جاري وای دایکەکەش لە بڕۆ سەی فلیمە بڕۆ ساعات هەشتا ڕۆ لە بیرتان نەچێ ڕاکە سەی فلیمەکەکەن ئەمە بەحساب ئێوە مناڵەکە تۆزی عاقڵکە بەردەستی نەگرن ئەگەر ئەم بۆ نەخەیاتیە کات ئەڵێ با دەستم نەگرن بڕۆ ڕاکەن فلیمە ساعات هەشتا فلان فلیمە فلان درامایە نازانی ئەم فلیمە کە پەخشەکرێت زۆر جار هەندێک شت کە حرامە بۆی حەڵاڵەکە لای ئاسایە بێتەوە تۆ زانی مامۆستایەکی داما و 100 جار وتار بدات حەدیسی بۆێنێتەوە بوخاری مسلیم ئەڵێت بۆ نمونە کچ و کوڕێک بە تەنها دانیشن ئەگەر نامەحرەم بن جایز نییە ئەم لە فلیما بینوێتی جایزە چۆتە مێشکەوە زۆر ئەتیادێ لەلای بۆیە لە زانکۆ لە پەیمانگا لە دایرە لە کۆڵان لەملا لەولا بە تەنها لەگەڵ کوڕێکا بە تەنها لەگەڵ کچێکا بوەستێ زۆر لای ئەتیادێ بۆ چونکە ئەمە لای فلیمەکان و لای ئاسان کراوە تۆی باوک بە کچەکەت ئەڵێ جائز نییە بە تەنها لەگەڵ کوڕێکابی آخر زەحمەت نەبێ خۆت چەندجا سەیری فلیمێکت کرد کە کوڕ و کچێک بە تەنها بوون بە تەنها خەوتن دوای چۆن لە ڕوودێم قسەیە بە کچە کوڕەکەت بڵێ چۆن لە ڕوودێ بەچی قانونێک پێی حرام و حەڵاڵەکەی لەبەرە زۆر شت هەیە ڕەنگە زۆر احتیادی بێت بەڵام سەرەکەی لەلایەن مناڵەکانەوە ئەبێ بە شتێکی زۆر دەگمەن ڕەنگە هەندێک شت هەیە مەمنوع بێت ئەبێ بە مەرغوب ڕەنگە هەندێک شت هەیە بۆ نمونە لەناو کۆمەلگای ئێمە زۆر ئاسایی نەبێت تو هەندێک جلوبەرێک ئێمە لە هەشتاکانە کە فلیمێکی هندیمانە بینی لای ناوکی بە دەرەوە لە خۆمان عەجیبمان لێهات ئەلە وەختە و ئیش لە ناوم کۆمەلگا کرێ ویسە لە وڵاتی خۆمان زۆر ئەتیادیە مۆدیریش هەنێ جلێ هەروە ئەدورێت